دەمەوێت بچمە عربەت بۆ لای وشار محەممەد پامنێری پێیان دیارەکە گەنجێک یەکێک لەو گەنجانی کە لەژێر ئەم بارودۆخە خراپەی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە لە 2014ەوە کە وڵاتیان جێشتووە لە وڵاتی ئەڵمانیا بەداخەوە کە کۆچی دوایی کردو و تەرمەکەی ڕۆگەیەنراوەتەوە عربەت دەمەوێت بچمە لای وشار زانیاری زیاتری لێوەربگرم. سڵاو لێبێت و ئەم کاتت باش وشار کە سوکاری ئەم کۆچبەرە ئەم هاوڵاتیەکە لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کردووە و تەرمەکەی ئەم ڕۆگەیشتوەوە چی دەڵێن؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان پاش کەمێکی تر هەم خاڵی و هەم باوکی قوربانیەکەشە دوێنە بەڵام سەرەتا وەکو زانیاری زیاتر لەسەر ئەم گەنجە کە ناوی بەختیار ئەنوەرە و ناوی ئەسلی خۆی کاوەیە بەڵام لە سنووری ناوچەکەوە لە شارە زۆردا بە بەختیار ناسراوە مادی ساڵی 1996 دوای ئەوەی کە تا پۆلی 12 و پۆلی 12 بەسەر کەوتووی ئەبرێ بەڵام دوای ئەوەی کە لەگەڵ ماڵەوەدا ڕاوێژ دەکا باس لەوە دەکا کە ئەگەر بێت و 4 ساڵی ئایندەشی بخوێنێت ئەوە ئەنجامێکی ئەوتۆی نابێت لە بەرەوە بڕیاردە دەستداتە کارکردنە بۆ هۆیەوە دوو کار دەگۆڕێت هەم لە شارە زۆر و هەم دەچێتە سلێمانی دوای ئەوەی کە دەزانێت بژێوی ژیان پرسەوە لە هەمان کاتە ناتوانێت وەکو گەنجێک پێقرابگا بیر لەوە دەکاتەوە کە وڵات جێبێڵە دوای ئەوەی کە وڵات جێدەێڵێت لە ڕێگای بیلاڕوسیا پۆڵندا دوای ئەوەی کە بڕیار دەدات لەوەی بە شێوەی قاچاق بڕوە و ئەوەی کە زانیاریەکان دەستی خانەوادەکەی کەوتو باس لەوە دەکەن کە دوای ئەوەی لە کاتی پشودانا بۆ گیانی تەڕبووە بەهۆی بارانەوە خەوتووە ئەم تەڕبوونە بۆتە هۆی زوقم بۆتە هۆی بەستن و لە هەمان کاتەوەی گیان لە دەستدانی ئەم گەنجەکە لە کۆمەڵگەی باریکەدا دەژێت ئێستا دا باوکی قوربانیەکەم لەگەڵ ئەگەر فەرمونە ئێرە سەرەتا بۆ خۆتان خۆش بخوای گەورە لێی خۆش بێ دوای ناخۆشیتان بێت لە کەسایەتی یاخود مامەڵی کوڕەکەتان ڕۆژانە لە ناو خەڵکەوە ناخۆتانەوە شێوازی چیرۆکی ڕۆیشتنەکەی ئەگەر بۆ بینەرانی پەیام و بۆ دانیشتوانی سنوورەکەشکەنەوە تا بەخێر هاتنتانەکەم بەخێر بێن سەر چاو من ئەنوەر مەحموود وەلیم باوکی کاوا ئەنوەر ناسراو بە بەختیار هەرچەند شکر بەخوای گەورە بەس بەختیاوەری نەبوو کە بگاوە ئاواتی خۆی ئەم گەنجە ویژۆکۆ گەنجێکی ئەم وڵاتە کە خۆ دەزانی گەنجان بۆچی ئەڕۆن بۆ دەرەوە هیوا ئاواتێکی بوو ژیانێکی باش بەسەر بوات بەڵام بەداخەوە ئیتر دوای پەیوەندی ئێوە کەی بوو چیتان لەگەڵا ئەوەت باسی چیتان لەگەڵا ئەکرد معاناتی چۆن بوو بە لە هەمان کاتە باسی سەرما و باسی ئەو جەنگەڵە و باسکردنەکان چۆن بوون لە کۆتا پەیوەندەکاندا کە لەگەڵ یان قسەتان کرد و دوایین پەیوەندی باسی چیتان کرد وڵای پەیوەندی کە پێشەوە بکوێتە ڕێبڕات پەیوەندی پێوە کردم لەگەڵ جەماعەتێکا چوون دابڕاو لەو جەماعەتەوە کەوتوتە ناوی جەماعەتێکی تر ئەوانش پەیوەندیان پێوە کردم منیش ڕاستە خۆ معاملات و شتەکەم بۆ تەواو کرد کە ناچارم ئەو ڕۆیشتووە مەجبوری تر بینێری معاملات و شتەکەم بۆ تەواو کرد بە حەساو ئەو شۆ بینێرن ئەو شۆ نەیان نارد کەوتە شەوی دوایین پەیوەندیم پێوە کردنەوە دووبارە هاوڕێی خۆی لەگەڵا و ینی ئەوانەی کە بوونەوە هاوڕێی تر کردەوە دەرچوویت لە وڵات تەپەنێری خەڵکا یەکین پەیوەندیم پێوە کردنەوەمانە وتیان وەڵای ڕاستی لە ڕێیا ڕۆیشتوین مەسافەیەکی زۆر بەڵام بەداخەوە ئەم کوڕە حاڵەتێکی نەخۆشینی هەیە ناتوانێت ڕێ بکات نەخۆشیشانی هەبووە نەوەڵا کاری و نەخۆشی باسییان کردووە چین بێت ئەوەی باسییان کردووە بۆ من ئەو کاتی تەلبرینەکە و پۆلیسی پۆڵەندا ئیتر ئایا لێیان داون ئاویان پیا کردوون تەڕ بووە شاید حاڵان لەو منتەقا باسییان لەوە کردووە کە ئەم کوڕە خاولێکی پێ غەرازی پێوەکو جێگە خەوتن ومانە بەڵام خاولێکی پێوە گەنجە خاولەکە ڕاخچووە خەوتووە هیلاکووە دیارە ماوەیەکی زۆر خەوتووە احساسی ئەوەی نەکردووە پێی کەتە هەر ساوە سەرما و سۆڵەی بیلاڕوسیا خەڵزانی چۆنە و تاسی تر پێشمەلای خاڵی قوربانیەکە دەمەوێت هاوکارم باسی لەوە کرد کە تەرمەکەی گەڕێنراوە بەڵام ئەویش هۆکارەکەی ئەوەیە لەبەرەوەی کاتێک کە دەستور وایە کە تەرم دەگەڕێتەوە دواتر پرسە دەگەڕێ بەڵام ئێوە پرسەکەتان پێش خستووە ئەی بابەتی گەڕانەوەی تەرمەکە ڕێکارەکانی چ هەوڵێکتان داوە و زانیاریەکان لەباری تەرمەکەەوە چۆن وای ئێمە وەکوی زاوایەکم لە دانیمارکە لەو ڕۆژە و خاڵە ڕوویداوە بە شوێن یا دایرە و دار شوێنەکانەگا هاوکار نییە یان بەتوا چۆن وەڵی حکوومەت پیاوێ پەیوەندیان پێوە کردین بڕێ معلوماتیان لێوەرگتوین داوای جنسی و شتیان کردووە ئیتر ئەچیمان بۆ کەنیانە ئەوە ناتوانم بڵێمیان لەبەرەوە بەڵام وەکووە زاوەکەم خۆی مادام ئێمە تازەی پیاوەکەمان داوە بەلامە مهم نییە خۆمیشی بۆکەم لە دەرەوەی تر تابزین تا چەندێک ئەتوانێک هاوکارمان بێ و بە زووتنی کات بمان گەرێتەوە لەبەرەوە هەموو ڕۆژی خۆ دەزانی ئەگەر
کوێدە دە 15 ڕۆژتر هەر ڕۆژێ مردنێکمانە هێم چاوەڕوانیەوەکەین بەشخوا لە 3 ڕۆژ 4 ڕۆژی داهاتوە بمان گەڕێن ئەگەر خاڵی قوربانەکە کارزانەکە دەرفەتمە بێ زۆر سپاس بۆ کاتان ئەگەر خاڵی بفەرمونە ئێرە بە شێوەی گشتێمە باسێک لە ئەم گەنجە قوربانە بکەن بەختیارەوە لە هەمان کاتا باسێک داواکاریتان چییە لەوەی کە گەنجان چۆنێتی مامەڵەکردنەوە لە هەمان کاتیشا داواکاریتان لە حکوومەت هەیە هەرچەندە ئەوەی بزانم وەسانێت لە حکوومەت سەرەتا بەخێراتتان دەکەین داواکاریمان لە حکوومەت وەسانێت تۆزێ وەزوو لە ئاشەکەیمە بۆ بگەڕێنەوە بڕوا بکە هەر ڕۆژێ مردنیەکە بۆ ئێمە بۆ چاوەڕانی بۆ جەناز ئاسەوانە چۆنەکە پرسیارشم لە باوکی کرد بەڵام ئەو نیزانیایتانە بێ تەرمەکەی کەی دەگەڕێتەوە وەڕێکارەکان چۆن باش دەڕۆن بۆ خوا حکوومەت پەیوەندی بێوەکرین ئێمە خەبەرمانداوە حکوومەت بەستر نازانین بۆ هەکەی نییە هاتنەوەکەی چەندێکی پێچێ پێی ناچوێت تەرمەکەی لە پۆڵندایان لە چ وڵاتێک زانێت وڵا لە ئەڵمانیای بەڵێ کەواتە ئێستا هەم کۆچکردنەکەی و هەمیش گەڕانەوەی تەرمەکەی خۆی بۆ خۆی بۆتە دوو کێش و دوو ئاریش و دوو خەم بەڵێ بەڵێ ئارە وڵا بۆزە دوو کێشە بەس تێ داواکەین لێلایەنی پەیوەندیدار بەشکم بە زووترین کات تەرمەکەیمان بۆ گەڕێنەوە ئێمەش نجاتمان وێ لێرا بە خاکی بسپێت دووبارە هاوبەشی خەمتانی خۆی لێ خۆش بێ کارتان پێش ئەوەی بگەڕێمەوە لات لە پەیوەندی زۆرم پێوە دەکرێت لە ناحەی واردماوە خۆزانەوە کە خۆپشاندان و گلبوونەوەکان لەو ناحەیە دەستی پێکردەوە باس لەوە دەکەن کە هەوڵەیە بۆ گرتنی ڕێگای سەرەکی ئەو ڕێگای ئەمەش هەمانکە لەگەڵ ئەوەی کە لە بەدرژای دوو ڕۆژ ڕابردوو کەناڵی ئاسمانی پێیان ڕۆماڵی خۆپشاندان و بەدواتە چونمان بۆ کێشە و ئاریشەکانی خوێندکاران ڕزایی بەڵێ وشیار خۆی گەورە سەبووری و ئارامی بڕێژێ بەسەر دڵ و دەرونی دایک و باوکی و گەنجە کە لە وڵاتی ئەڵمانیا خو لە سەر سنووری بیلاڕوسیا پۆڵندا کۆچی دوایی کردووە